بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ناکۆکیەکان لەبارەی پشتگێرم لە پرۆژە یاسای بودجێ عێراق بەردەوامە و تاکو ئێستا وادەی دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی لیژنەی دارایی دیار نیە بەهۆی ئەو ناکۆکیانەی کە دروست بووە لەسەر دەستکاریکردنی مادەکانی تایبەت بە پشتگێرم و بڕیار بوو ئەمڕۆ سوارچەوەی هەماهەنگی کۆبوونەوەی بکات بۆ یەکلاکردنەوەی ئەم پرسە بەڵام کۆبوونەوەکەش دواخراوە و تاکو ئێستاش لە وادەیەک بۆ دانیشتنی پەرلەمانی عێراق سەبارەت بە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە دانەنراوە چەندە دواکەوتووە 5 مانگ تێپەڕیوە لە ساڵی 2023 لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق قسە لەسەر ئایندەی پشتگێرم و کەی چارەنووسی پرۆژە یاسای بودجە چی بەسەردێەوە کەی پەسەندیش دەکرێت و ئەو ناکۆکیانەی کە دروست بوون ئایا دەتوانرێت چارەسەر بکرێن ئەم پرسانە تاوتوێ دەکەین دکتۆر لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسی ئامادەبوونت دەکەین سەبارەت بەوەی کە بۆچی تاکو ئێستا لایەنە کوردیەکان و چوارچێوی هەمانگی و هاوپەیمانی دارایی دەوڵەتیش نەیانتوانیوە لەبارەی ئەو گۆڕانکاریانی کە لە پشتگێرم کرابوون ڕێکەوتنی نوێ ئەنجام بدەن. سپاس کاکە حەکیم سەڵاو ڕێزم لۆ جەناب تلۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام بە حقیقەت ئەوەی کە هەیە لەبەر ئەوەی کە ناگەنە یەک مەسەلەکە زیاتر بەغدا با بڵێن پێداگرێ لەسەر ئەو تەغییراتی کە لە لیژنەی دارایی کرایە چکە ئەو تەغییراتی کە لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کرایە لیژنەکە لە خۆیانەوە نەیان کردیە و هەروە کۆم پێشتریش باسم کرد ئەو لیژنەیە ئەوەندەش متەخەسیس نین کە بەو شکلە دەستکاری ئەو مادەی خاصەتەن مادەی چاردە مادەی چاردە بکەن ینی مادەی سێزدەش دەستکاریان کردیە لە تانیان ئەلف ئەویان تۆزەک مشکلی لەسرە بەڵام زۆرتر مشکلەکان لەسەر مادەی چاردەیە و خۆشیان ئیتاری تەنسیقی اعترافیان کردیە کە خۆیان بە ئەندام پەرلەمانەکانی خۆیان گوتیە کە سەرپەشک بن لەوەی ئەو تەغییراتانە بکەن. تەغییراتەکانیش بە حقیقەت ڕاستە ممکنە بە شکلێکی تۆزەک تند کرابی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام لە بیرمان نەچی ئەوەی کە لە بودجە بوو و ئیتیفاقی کە لە بودجە بوو کاکە حەکیم وەختێک بوو پێش ئەوەی قەراری با بڵێن ئەو مەحکەمەی نێوبژیوان ئەوەی کە مقەڕەکەی لە پاریسا پێش ئەو قەرارە بوو کاتێک کە ناردرایە پەرلەمان دواتر ئەو قەرارە دەرچوو کە ئەو قەرارە دەرچوو ئەگەر بە فکرمان بێ ئێمە دائیمەن دەبێ قسەی بەرپرسە عێراقیەکان بخوێنینەوە خودی ڕئیسی وزەرا و کاتگوتی ئێمە ناگەڕێینەوە حتا وەزیری نەوت ئێمە ناگەڕێنەوە لە دوای ئەو قەرارانە دائیمەن ئەو قەرارانە بە نەزەری ئەتیبار وەردەگرن و زۆر بەتوندی شوەری دەگرن. ئەنجا بە حقیقەت مەسەلەکە ئەوەیە کە لیژنەی دارایی ئەندامانی با بڵێن شیعە لە لیژنەی دارایی مصرن لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە کردویانەوە دەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک تەنازل ناکەین لەو گۆڕانکاری ئەو قسەی ئەندامانی شیعەی لیژنەی داراییە کە بە خودی با بڵێن قیادەکانی خۆیان یان گوتێ لە ئیتاری تەنسیقی ینی و ئیتاری تەنسیقیش طبعاً لە بیرمان نەچی خاصەتەن هەندێک گروپی تێدایە کە زۆر توندن بەرامبەر بە هەرێمی کوردستان و یەکێک لەو گروپانە ئەگەر تەماشای بکەی حتا لەو کۆبوونەوەی ئەخیر کە کرا ئامادە نەبوون ینی ئەنجا لۆی ئیتاری تەنسیقی ناتوانانی بگاتە نەتیجەیەک لەبەرەوەی لەناو خۆیان ناکۆچی هەیە و نایانەوێ ناکۆچەکەی بینی خۆیان بە شکلێک بیدوایی ئیتاری تەنسیقی تێک بچی لەسەر کورد. من بە فکرم دێ لە 2014 کاتێک کە لەگەڵ بەڕێز مالکی قسەم دەکرد لەسەر مەسەلەی بودجێ هەرێمی کوردستان ئەو کات وتیا من حاضر نیم کە کچی خۆم بە قوربانی کوڕی خەڵک بکەم ئەو کات لەبەرەوەی انتخابات لە پێشە ئێوە دەبێ ئەو شتانە جێبەجێ بکەن هەتا من بودجەتان دەبێ ئێستا هەمان شکلە وخاصة انتخاباتی مەجلیسی محافظات لە پێشە و تەسەووری ئیتاری تەنسیقی تۆزێکیش ترسایە لە بێبەختی کورد چونکە سەدڕیەکان وا پێدەچی کە بیانەوێ بگەڕێنەوە با بڵێن سەر ساحەی سیاسی و مشارەکە بکەن لە انتخاباتی مەجالیسی محافظات لۆی نانەوێ نەرمی بنوێنن بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە بە حقیقەت ئەوەی کە من معلوماتم هەیە لە خاڵە ڕئیسیەکان نەرمیان نەنواندیە ممکنە لە هەندێک خاڵی سانەوی محاولە بکەن کە هەندێک نەرمی بنوێنن ئەوە مشکلە گەورەکەیە بەڵام لەگەڵ ئەوە زەختێکی زۆر لەسەر ئیتاری تەنسیقی و لەسەر خودی ڕئیسی وزەرا و لەسەر پەرلەمانیش هەیە لەبەر مەسەلەی پەسەندکردنی بودجە چونکە پەسەندکردنی بودجە مەسەلەیەکی حیاتیە لۆ حکوومەتی عێراق
وحکوومەتی عێراق مەزموعەیەک وعودی دایە بە خەڵک هەموو ئەو وعدانە وەستاون لەسەر مەسەلەی پەسەندکردنی بودجەلۆیە ئەوان جارێکی تێروەلە و زۆر لە مێژە زۆر مەواعیدیان دانایە ئەگەر بە فکرت بێ پێشتریش چەندین جار مەواعیدیان دانا و مەوعیدەکان تەجیر بوون ئێستا مەوعیدێکیان دانایە مەبدەئیەن لۆنۆی مانگ بەڵام بە تەسەووری من ممکنە ئەویش تۆزێک زۆر نا بەڵام تۆزێک تەجیل ببی ئەوە مشکلە گەورەکانن کە وا دەکات هەرێمی کوردستان و بەغدا ینی تەفاهم نەکەن لەسەر ئەو بەندانەی کە لە خاصەتەن مادەی چاردەدا باشە کاک تۆ ئەگەر پێمان بڵێ بەڕێزوتە هەندێک نەرمی هەبوو وزان مادەی سێزدە ئێستا کێشەیەکی لەسەر نەماوە ئەوەی کە 400,000 بەرمیل هەنادە بکرێت و نیوەی داهاتی اتحادی بەس مادەی چواردە ئەوەی کە ئێستا ماوەتەوە کە ناکۆکی لەسرە چیە و مادانەی کە لایەنە شیعەکانیش نەرمی نانوێن و بزان یەکێتیش ئێستا خۆی کێشەیەکیە لەگەڵ پارتی مەسەلەی ڕاستە و خۆی مامەڵەی بەغدا لەگەڵ پارێزگاکان بەحقەت ئەو کێشانەی کە لە مادەی سێزدە تەنها مادەی با بڵێن بەندی دووەم ئەلیف کێشەی لەسەر بوو بەڵام وا پێدەچی کە شیعەکان نەرمی نانوێنن لەوە بە هیچ شێوەیەک لە مادەی سێزدە دووەم ئەلیف و حاضر نینە هیچ تەنازولێک لەسەر ئەو مەوزوعە بکەن لۆیە مادەی سێزدە وازی لێ هێنرایە بێعتیبار گەڕاینەوە سەر مادەی چواردە مادەی چاردە یەکەم مشکلەی کە هەیە مەسەلەی حسابەکەیە بە حقەتکردنەوەی ئەو حسابەی کە دەبێ ئیراداتی نەوتی هەرێمی کوردستان بستە ناوی شیعەکان مصرن لەسەر ئەوەی کە دەبێت لە حسابێک بێت لە ژێر کۆنتترۆلی بانکی ناوەندی عێراقی بیت و ئیراداتەکەش دەبێت بیتە ئیراداتی عامال و خەزینەی دەوڵەت واتە بگەڕێتەوە لە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئەو کات وەزیری دارایی لۆی هەیە کە تەخویلی ڕئیسی وزەرای هەرێمی کوردستان بکات کە ئەو پارانە سەرف بکات خۆی لە ناحیەی نەفسی و لە ناحیەی سیادیەوە ئینسان تەماشەی دەکات تۆزێک ئیشکالی تێدایە بەڵام ئەگەر لە ناحیەی علمیەوە تەماشەی بکەی ئەو ئیشکالە گەورە نابینمە من بە حقەت لەوێ لۆ چونکە حەق بوو مەسەن لەوێ بڵێن وەزیری دارایی لۆ ڕئیسی وزەرای ئیقلیم تەخویل بکات نەخێر وەزیری دارایی هەرێم تەخویل بکات کە پارەی ئەو با بڵێن لەو حسابە سەرف بکات چونکە دائیمەن لە عێراقیش ڕئیسی وزەرا مخەوەل نییە بە سەرفکردنی ئەو پارانەی کە تەخسیس کراون لە بودجە بەڵکو وەزیری دارایی مخەولە بە سەرفکردنی ئەو پارانەی کە لە بودجە تەخسیس کراون تەنها وەزیری دارایی مخەوەلە ئەنجا دەکرا مەسەلەن تۆزێک لەوەی نەفسیەتی هەرێمی کوردستانیش بە نەزەری ئەتیبار وەربژیرێ بیان گوتایە کە وەزیری دارایی عێراق لۆی هەیە کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان تەخویل بکات بە سەرفکردنی ئەو پارەی کە لەو سندوقە هەیە چونکە ئەوەل و تالیکا کە حەکیم لەوەی زیاتر ڕۆن بیلۆتان پارەی ئیراداتی نەوت کاتێک هەرێمی کوردستان کاتێک کە دەستە حسابک هەرێمی کوردستان وای پێ باشە کە ئەو حسابە نەچیتەوە ناو حساباتی عامەی عێراق ینی پارەکە لە ناحیەی دەفتەری دەڕوات و زۆر طبیعیە کە لە ناحیەی سجلاتەوە لە ناحیەی دەفتەریەوە بکرێتە ئیراداتی عامە و دەکرێتە ئیرادی عامە بەڵام پارەکە حکوومەتی عێراق دەستی لێ نەدات بەڵکو وەزارەتی ئەنجە چ ڕئیسی وزەرابی چ وەزیری داراییبی بەڵام بە حقەت لە ناحیەی قانونی وەزیری داراییە کە با بڵێن دەسەڵات دەداتە وەزیری دارایی هەرێم لەوەی لەو پارە سەرف بکات ئەوە چۆنە پارەیەک لەناو ئەو سندوقە هەیە و نیوەی داهاتی سیادیش دەبێ بگەڕێتەوە بەغدا ئەوە طبیعیە مەسەلەی نیوەی داهاتی سیادی زۆر طبیعیە چونکە قانونی ئیدارەی قانونی ئیدارەی مالی عێراقی وا دەڵێت کە نیوەی داهاتی خاڵە سنووریەکان هەمیشە لۆ حکوومەتی مەرکەزیەوە نیوەشی لۆ ئەو پارێزگایە کە ئەو خاڵە سنووریە دەکەویتە ئەو پارێزگایە ئەنجاوەیان زۆر طبیعیە هەردووچی حساب دەکرێت و حسەی هەرێمی کوردستانیش لە بودجە مانگانە حساب دەکرێت ئەنجا وەزیری دارایی لە بەغدا بە وەزارەتی دارایی هەرێم دەڵێت کاکە ئەو پارەی کە لەو سندوقە هەیە ئەوەی کە ئیراداتی نەوتی هەرێمی تێدایە لە خۆتان سەرفی بکەن کە با بڵێن مەسەلەن 700 ملیار دینارە یا 800 ملیار دینارە 100 ملیاریش داهاتی ناوە خۆتان نیوەی داهاتی ناوە خۆتان 100 ملیارە ئەوەش لۆ ئێمە مەگەڕینەوە ئەوە کردینەوە 100 ملیار حسەی ئێوە تریلیۆنێک و مەسەلەن 150 ملیارە فەرمو ئەوەش 250 ملیار بتان دەینێ ئەوە دەکات تریلیۆنێک و 150 مانگانەی واتە لە ناحیەی حسابیەوە
مشکلەی گەورەی تێدا نییە بەڵام تەنها حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت ئەو حسابە پارەکە لەوێ بمینی و حکوومەتی عێراق تەسەڕوفی تێدا نەکات بەڵکو با تەخویلی وەزیری دارایی هەرێم بکرێت لەوەی با بڵێن ئەو پارەیە سەرف بکات. لە ناحیەی علمیەوە مشکلەیەکی گەورەی تێدا نییە لە ناحیەی نەفسی و سیادیەوە هەرێمی کوردستان وای دەبینیت کە پێویست بەوە دەکات ئەو حسابە زیاتر لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بیت بەڵام ئەوەل و تالی هەر دەبێت لە بەغداوە تەخویل بکرێ. برادرانی مە پێیان خۆش بوو ڕئیسی وزەرای عێراقی تەخویلی ڕئیسی وزەرای هەرێم بکات بەڵام لە ناحیەی قانونیەوە دەکرێت وەزیری دارایی با بڵێن ئیتیحادی تەخویلی وەزیری دارایی هەرێم بکات کە لەو سندوقە پارە سەرف بکات لەوەی وای لێ نەیە مەسەلەن تو وەزیری دارایی گەورەتر ببینی وەزیری دارایی ئیتیحادی گەورەتر ببینی لە ڕئیسی وزەرای هەرێم. ئەنجا دەکرێت ڕئیسی وزەرای هەرێم هەر بگیرێ لە مادەکە وەزیری دارایی لە زیاتیدا بدرێت و ئینشاڵڵا چاک دەبیت. ئەوە خاڵێکە کە مشکلەی لەسرە. خاڵی دووەم بە حەقەت کە مشکلەی لەسرە مەسەلەی با بڵێن ڕاستەوخۆ مامەڵەکردن خاڵەیە کە دەڵێ ئەولەویەت دەبێ بدرێتە موچە بەڵام لە هەمان خاڵ شتێک هەیە دەڵێ وە دەبێ پارێزگاکان بە گوێرەی ئەو تەخسیسەی کە لۆیان دانرایە سەرف بکرێت لۆیان و ئەگەر وا نەکرێت ئەو کاتەواتە محافظەیەک پارێزگایەک لە هەرێمی کوردستان ئەگەر ئیعترازی کرد لەسەر ئەو کاتە دەکرێت حکوومەتی عێراق ڕاستە و خۆ تەخسیسی ئەو پارێزگایە تەسلیم بەو پارێزگایە بکات بەبێ ئەوەی بگەڕێتەوە لە حکوومەتی هەرێم ئەوەیان تاوان ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستاندایان نایە برادرانی باوڵێن یەکێتی ئەویش لە نەتیجەی نەبوونی سیقە لە بینی پارتی و یەکێتی ئەگەر ئەو سیقەیە بگەڕێتەوە بە تەسەووری من ئەوە مشکلەیەکی گەورە نابیت و چارەسەر دەکرێت بەڵام پێویست بەوەیە پێش هەموو شتێک ئەو سیقەیە بگەڕێندرێتەوە وا بکرێت کە یەکێتی هەست بە نەقص نەکات لە کوردستان هەست بەوە نەکات کە زوڵمی لێ دەکرێت یان مەسەلەن حەقی دەخورێت ئەگەر هاتو ئەو کێشەیە چارەسەرکرا بە تەسەووری من ئەو بەندە پێویست ناکات ئەسڵەن ئەو بەندە یەک مشکلەی تێدایە کاکە حەکیم مشکلەکەش ئەوەیە تەئسیری لە سەروەری هەرێمی کوردستانەکات دەزانی یعنی ئەو بەندە ئەوەی خەتەرە ینی خەتەرەکە لێرەیە خەتەرەکە زۆر گەورەترە لەوەی ئەو مشکلەی کە لە بینی پارتی و یەکێتی هەیە چونکە خەتەرەکە تەسیر لە سەروەری هەرێمی کوردستانەکات لۆیە دەبێت پارتی و یەکێتی بە دڵێکی گەورە و بە دڵێکی فراوان لە بینی خۆیان وە لەگەر هەموو حزبەکان یەک بن و سیقە لە بینی خۆیان دروستکەنەوە و ئەو کێشەیە دروست نەبیت کە ها لە سلێمانی واکرا و لە هەولێر واکرا و ینی ئەو کێشانە چارەسەر بکرێت و ئیلا ئەمنیش ئەو بەندەیە بە بەندێکی خەتەر دەبینم بە حەقیقەت لەسەر سەروەری هەرێمی کوردستان بەڵام پێشەوەی لە بەغدا چارەسەری بکەین دەبێت ئێمە لە هەرێم چارەسەری بکەین لەوەی لە بەغدا ڕەنگ نەداتەوە ئەوە بەندەکەی ترە بەندێکی تر کە مشکلەی لەسرە مەسەلەی ئەو حقوڵانەیە حقوڵی نەوت ئەوانەی کە ئەسڵان پێشتر لەسەر کەرکووک و مووسڵ حساب بوون لە تعدیلەکەی لیژنەی مالی هاتووە کە نابێ هەرێمی کوردستان نەوت دەربینیت لەو حقوڵانەی کە لەسەر با بڵێن کەرکووک و مووسڵ حساب بوون ئەوانە تۆزێک مشکلەمان لۆ دەکات وەکو منتیقەی باشیقەیە یان خورمالەیە یان هەریەکی تر ئەوانە ئێستا لە ژێر سەیتەڕەی هەرێمی کوردستانن بە تەسەووری من دەبی برادرانی مە ئەو قسانەیان کردبی کە ئەتو داوای 400,000 بەرمیل لە من دەکەی ئەو 400,000 بەرمیلە بیما فیهی ئینتاجی ئەو دوو حقوڵەیە ینی ئەزانی ئەگەر ئەو دوو حقوڵت لە من وەرگرتەوە کە ئینتاجی نەوتی تێدا نەکەمە من ناتوانم وەکو هەرێمی کوردستان 400,000 بەرمیل بدەمە بەغدا لێرە لایەنی شیعە با بڵێن هەندێک نەرمیان نواندیە گەیشتی نەقەناعەت چونکەەوە مەسەلە حساباتە یعنی ئەتوانێت و بە حسابات مقابلەکەت تێبگەینی هەندێ نەرمی لەسەر ئەوە هەیە بەڵام ئەو خاڵی پێشتر ئەوان با بڵێن پارتی و یەکێتیان سەرپشک کردیە کە چۆن ئەو چارەسەری ئەو کێشەیە بکەن کێشەی تر کە لەو مادەیە مەسەلەی دەلەسەتەکەی با بڵێن پاشەکەوتی موچەیە کە ئەوە کێشەی لەسرە هەندێ با بڵێن لایەن داوایان کردیە کە دەبێ ساڵانە با بڵێن لە سەتی موچە مانگانە هەر کەسەی 100 لە موچەکەی خۆی لە پاشەکەوتەکەی بیدرێتەوە ئیزافەتەن لەگەڵ موچەکەی خۆی لێرە هەندێک ئیشکال هەیە لە بینی حزبەکان
مثلەن حزبەکانی معارزە زۆربیان لەگەڵ ئەوەنە کە ئەو مادەیەوە خۆی بمینی حزبەکانی دەسەڵات پێیان باش نییە یان پێیان باشە بەڵام بە شەرتێک ئەگەر هاتو حکوومەتی عێراق بێزگە لەو تەخسیسەی کە لە هەرێمی کوردستان دانرایە تەخسیسێکی ئیزافی دابنێلۆ ئەو مەوزوعە ئەو کاتە ئەو مشکلە چارەسەر دەگرێت. بەغدا حاضر نییە بستە ژێرباری ئەوەی کە ئەو پاشەکەوتە بەغدا بیداتەوە. لەبەرەوەی ئەوان دەڵێن ئێوە خۆتان مەسئولن وەکو هەرێمی کوردستان لەو مەسەلەی پاشەکەوت ئێمە مەسئول نین و حاضر نین بیدەینەوە. بەڵام دەکرا ئەوە بە شێوەیەک لە وەزارەتی دارایی عێراق چارەسەر بکرێت بەوەی کە ئەو حسەی کە لۆ هەرێمی کوردستان دانرایە لە بودجە زۆر کەمترە لە ئیستیحقاقی خۆی حەقیقەتەن. و من بیدایەت گوتم پێش ئەوەی بودجە بڕواتە پەرلەمان ئەمن وابزانم لقاءم هەبوو لەگە جەنابیشت و لەگەر هەندێک تەلەڤیزیۆنی تریش باسم کرد وتم غەدرێکی زۆر لە بودجە لە هەرێمی کوردستان کرایە بەڕەغمی ئەوەی برادرانی ئێمە چ لە بەغدا چ لێرە موافق بوون لەسەر ئەو بەس ینی غەدرەکە واضح بوو دیار بوو. دەکرێت پێداچوونەوەیەک بە بنودی بودجە بکرێ هەندێک لە حسەی هەرێمی کوردستان زیاد بکرێ ئەو کاتە بە تەسەووری من ئەو کێشەش چارەسەر دەبێت. باشە بەس کاکتۆر سەبارەت بە پاشەکەوتی موچە ئەگەر ئێستا بڵین بەبێەوەی کە بودجەی بۆ دابندێت ناتوانرێت بدرێتەوە لە پشکی هەرێم لەوەی کە لە بواری تەشغیلی دانراوە یاخود ئێستا لە سەدا 50 داهات لە ناو خۆ دەمێنێتەوە ڕسومات و باج ڕسومات هەیە کە هەمووی بۆ حکوومەت هێرێمە؟ بەڵێ کاکە حەکیم تەمان ئەمێن دەڵێم ئەوە ڕێگا چارەک بوو لە ئەوەی کە زۆر بینە و بەردە هەر نەگری مەوزوعەکە بەڵام ئەگەر نەکرا و مادەکەوەکو خۆی مایەوە ئەوە من دەمێک کە باسم کرد لە تەلەڤیزیۆنەکانی تر کە دەکرێت مناقەلە بکرێت لە فەسڵی 2 3 و 4 و 5 و 6 و تەسەوڕەکەم هەفت ئەوەندەی تێدا نەبی بەڵام لە نۆش پارەی تێدایە مناقەلە بکرێت ئەو تریلیۆن و 100 ملیارەی کە پێویستە لۆ ساڵک لەو فەسڵانە لۆ فەسلی یەکەم ئەو کاتە بەڵێ دەکرێت ئەوە دەکرێت بەڵام ئەوەیان تۆزێک تەسیری لەسەر سێکتەرەکانی تر دەبی لە تەقدیمی خەدەمات و ئەو شتانە بەس ئەگەر بووە قانون بەڵێ ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە دەبێت ئەو مناقەلەیە بکات و ئەو مناقەلەیە ئاسانە چونکە سەلاحیەتی وەزیری داراییە. وەزیری دارایی هەرێم مەبەست؟ بەڵێ ئەگەر پارەکە ئەگەر بودجەکە لۆ هەرێم هات وەزیری دارایی هەرێم ئەگەر نا ئەوان ئەتوانن پێشوەخت ئەگەر ئەو مادەیە وەکو خۆی مایەوە بە تەسەووری من تۆزێک لیژنەی دارایی فەنی نەبوون ینی میهەنی نەبوونە لە داڕشتنی ئەو مادەیە بەڕەغمی ئەوەی شیعەکان مامۆستایان هەبووە من دەزانم مامۆستایان هەیە وەزانم مامۆستایەکانیان چێ بوون ئەوانەی کە ئەو خەتەواتانیان لۆیان دانابوو بەڵام مەسەلەن دەکرا ئەگەر بیان نووسیبایە 100 دەبایە بڵێن بە شەرتێک مناقەلە بکرێت هەراسەن لەوێ لەوەی ببیتە مادەی قانونی مناقەلەیەک بکرێت لە فەسڵەکانی تر ئەو مەبلەغی کە پێویستە لۆ ساڵێک مناقەلە بکرێت لە فەسڵەکانی تر بۆ سەر فەسڵی یەکەم لەوەی مادەکە سەلستربی ئاسانتربی جێبەجێکرد. باشە بەس کاک تۆ سەبارەت بە قەرزی بانکی بازرگانی عێراق کە دەبێت لەو گۆڕانکاریە کراوە بە 5 ساڵ پەرلەمانتەر سۆرا عومەر نووسراوێکی کردبوو بۆ بانکی ناوەندی لە 4 ملیار دۆلار لای هەرێم ماوە ئەو قەرزانە لە سەدەمی جەنابەت بوو ینی دیارە بۆچی بەکارهاتن و ئایا هیچ تەخسیسێکیان بۆ کراوە لە یاسای بودجە تا ئەو قەرزانە بدرێنەوە؟ کاکە حەکیم حەقیقەتەن ئەو قەرزانە بەداخەوە دیسان دەڵێمەوە حکوومەت وەکو حکوومەت ها بەڵێ هەندێک لە مەسئولین لە هەرێمی کوردستان لەگەر مەسئولین لە بانکی تجاری عێراقی دەستیان هەبووە لە دروستبوونی کەڵەکەبوونی ئەو قەرزانە لەسەر هەرێمی کوردستان بەڵام پیاو هەندە قسەش لۆ حەق بکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەرزانەی نەکردیها مەجموعەیەک خەڵک بووە مەجموعەیەک وساتات هەبووە و ئەگەر بیزانی پێشفترەیەک بەڕێوەبەری پێشووی بانکی تجاری عێراقی 7 ساڵ زیندانی لۆ دەرچووە قەرار بوو بیگرن و بینەوە ئەوە نەتیجەی ئەوە بووە ئەوە قەرزی حەقیقی نییە لەسەر هەرێمی کوردستان جزئەکی بەسیتی قەرزی حەقیقی ئەوەی تر هەندێک مەسئولین تەنسیقیان کردبوو لەگەڵ ئەو مدیرانە و دەچوون چەکەکانیان دەگۆڕیەوە وەختی خۆی چەک دەدرا بە بێڕەسید
ئەو چەکانیان لە خەڵک دەکڕیەوە بە نیوە قیمەت لەوێ دەچون بە اتفاقیانە کرد بە 100% بە پارە دەیان گۆڕیەوە ئەوانە هەمووی کەلەکە بوو لەسەر حساب کرا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بمانەوێ نەمانەوێت تازە تەسبیت بووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەیلا لە حقیقت زۆربەی هەرە زۆری ئەوانە قەرزی حقیقی نین لەسەر حکوومەت بەڵام مەسئولینی گەورە دەستیان تێدا هەبووە ئەنجا بەداخەوە ئەوە تازە بووە با بڵێن حەقێکی مەشروع حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لاری لەسەر ئەو مادەیە نییە ئەو بەندە عەفوان لەبەرەوەی پێشتر ئیتیفاقی وا بوو کە بە 7 ساڵ بیداتەوە ئێستا تەنها 7 ساڵەکە بوویتە 5 ساڵ تەسەووری منیش کارێکی زۆر گەورە دروست ناکە ئەوەیان بەڵام ئەوانەی تر مەشاکلی تێدایە باشە بەس کاک دکتۆر پێشبینی خۆت بەڕێزت شارەزایەکی پرۆفسۆرێکی بواری دارایی ینی لەو قەرزانەی کە ئاگداری لە دۆخی عێراق لەو 8 میلیارد دۆلارەی کە باز دەکرێت ڕاکێشراوە پێشبینی لە حدودی چەند بێت بۆ حکوومەت هەرێمەوەی تری هی مەسئولین بێت واللهی بە تەسەووری من زۆر کەمی هی حکوومەتی هەرێم بیت یعنی 25 تا 30% عبر ناکات بە تەسەووری من ینی چونکە TBI با بڵێن پارەیەکی زۆری لە بانکی هەرێم نەبوو ئەو کات ئەگەر بە فکرت بێ کاتی خۆی زۆربەی بانکەکان تووشی مشکلە بوون چونکە احتیاطیان هەبوو لە بانکی هەرێم ئەو کات بانکی هەرێم جزئەک نەبوو لە بانکی مرکزی عراقی فترەیەک پێش ئێستا بۆتە فەرعێک لە بانکی مرکزی عراقی ئەو کاتوانە بوو و برادرانی ئێمە لە وەزارەتی دارایی کاتێک کە با بڵێن بودجە بڕا و ئەو وعدانەی کە هەندێک برادر دابوویان نەیانتوانی جێبەجێ بکەن ناچار بوون دەست ببەن لە ئەو احتیاطی بانکەکان و جزئەکیشی لە احتیاطی بانکی TBI بوو بەڵام جزئەکی کەم بووی وان کەمتر بوو ئەوەیان دەست لێدا ئەوەی تر بە حەقە زیاتر ئەو چەکانەیە کە حکوومەتی هەرێم دایتێ خەڵک و خەڵک بەنیوە قیمەت دەیفرۆشتەوە بەڵام چەکەکە بە ناوی حکوومەتی هەرێمە مشکلەکە لێرەیە موسیبەتەکە لێرەیە چەکەکە بە ناوی حکوومەتی هەرێمە ئەو خەڵکانە بەنیوە قیمەت دەیان فرۆشتەوە هەندێک خەڵک ئەو خەڵکانە دەستیان هەبوو لە گەندەڵی لەگەر مەسئولین لە TBI ئەو چەکانیان بە تەواوی پارە دەگۆڕیەوە جزء کلۆوان مەسئولەکانی تر بوو جزء کلۆوان بوو بەڵام چەکەکان چونکە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانن بەداخەوە ئیتر قەرزەکە کەوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان باشە کاک تۆرە ئەگەر بەڕێز وەفدی دانوستان کاربای ڕازی دەبووی بەوە یعنی ئەو قەرزی مەسئولەکان بێتە سەر پشکی هەرێم و لە بودجەی خەڵک بەوردرێ بۆ نمونە دەکرا ڕازی بڵێن ڕەت بکرێتەوە ئەم پرسە زەحمەتە زانی لۆ زەحمەتە چونکە چەکەکان چەکی حەقیقین ها چەکەکان بە ناوی حکوومەتی هەرێمن ینی لە ناحەیە قانونی زەحمەتە تو بتوانی چونکە حکوومەتی هەرێم ئەو چەکانەی دایتە مقاولین و دایتی ئەو خەڵکانە بەڵام دواتر گەندەڵکاری پێکرایە لەلایەن هەندێک خەڵک یعنی چەکەکان حەقیقین جەنابەت تاجر بووی شتت لۆ حکوومەتی هەرێم هینایە چەکەکیان دایتە تو بەڵام چەکەکە ڕەسیدی نەبووە نەدەتوانی بچی لە بانک پارەکەی خۆت وەرگری ناچار بووی بە نیوەی قیمەت بفرۆشیەوە خەڵکەکە بوو ئینجا دەستی هەبوو لەگەڵ TBI دەچوون وەریان دەگرت لەبەر ئەوەی چەکەکان بە ناوی حکوومەتی هەرێمن ناکرێت حکوومەتی هەرێم ناتوانێت ئێستا اعتراضی لەسەر بکات باشە کاک تۆر پێشبینی دەکەی ڕێکەوتن بکرێ بەڕێزوتت 9 مانگ دانراوە بۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق واگەروادێکی نافەرمیش بێت ینی ڕێکەوتن بکە یاخود بودجە بە زۆرینە تێدەپەڕێندێت چی لێ بەسەردێت تێکەڵاو دەکرێت جزئێکی بەسیتی ڕێکەوتنی لەسەر دەکرێت جزئێکی بەسیت ینی 25% ممکنە لۆەوەی کە حکوومەتی هەرێم ڕازی بکەن و یان بابرین سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ڕازی بکەن 25% ڕتوشێکی لۆ دەکەن بەڵام خاڵە ڕئیسەکان نەخێر لە بنی وەرگرە شیعەکان حازر نین بە هیچ شێوەیەک با بڵێن تەنازولی لێ بکەن و تەنانەت لیژنەی مالی ئەسڵان حازر نییە لە کۆی تەغیراتەکە با بڵێن تەغیرات بکات بەڵام سیاسیەکان ممکنە لەوەی کە قیادەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕازی بکەن 25% لە هەندێک مەسائیلی تر با بڵێن ڕتوشەکی لۆ بکەن بەس خاڵە ڕئیسەکان نەخێر ئەو کاتە ناچار دەبن بەو زوغوتاتی کە هەیە بە تەسەووری من هەروەشی گوتم 25% تەوافقی لەسەر دەکرێت 75%ش بە زۆرینەی دەنگ عبر دەکرێت باشە کاکتۆرە ئەو بەرگەی دانراوە ناردنی لیستی موچەخۆرانی سەربازی و
مەدەنی ئەوە چۆنە ئایاوە ئاساییە چۆنە یاخود لە سەدەمیەوە لیستی موچە بڵێن ئاوە میلاکات دەهات بۆ بەغداد؟ ئەزانی کە حەکیم ئەوەیان مشکلە نییە چونکە پێشتریش ئەو بەندە هەر هەبووە بە تەسەووری من ئەسڵان ئەو بەندە زۆر زاریانی هەندێک بەند هەیە مەسەلەن مادەی 13 ئەوەلەن لە 2005ەوە ئەو بەندە هەیە هەر جێبەجێش نەکرایە مادەی 13 ئەوەی شای سەدارایەکان ئەو بەندەش ئەسڵان بە تەسەووری من جێبەجێ ناکرێت و زۆر زەحمەتە بکرێت ئەزانی لۆ جێبەجێ ناکرێت چونکە ئەو لای ئەو 600 و قسوور هزار موظف عادەوەک و عادەت هەیە لای ئێمە ملیۆنێک و قسوور موظف هەیە تێک ناکاتەوە مەوزوعەکە. خاڵی دووەم خودی عێراقیش ئێوە لە زۆربەی وڵاتانی جیهان تەوان هەندێ وەزارات و مؤسسات هەیە ناوەکان سڕین يعني مثلا وزارة الدفاع وزارة جزءك لوزارة الداخلية آسايشي قشتية أمن عامية يعني مخابرات جهاز مخابرات أو ناوانا دائما سرين هيز حكومتك حاضر نية كناو كان بدات خدي بغداد موضوع كتلوب جرمولو كمتأكد بأو توزك زحمته أو جانبي أو جانبي أمنية أو ترك طبيعية ئێمە لە بەغدا کاتی خۆی لیژنەیەکی باڵامان هەبوو لەوەی کە با بڵێن بزانین چێن ئەوانەی دوو موچە و سێ موچە وەردەگرن ئەنجانی زامێکی ئەلکترۆنیماندا نابوو لەگەڵ دیوانی ڕقابەی مالی و خەڵکێکی زۆرمان گرت ئەو کات کە دوو موچە و سێ موچەیان وەردەگرت ناوەکانمان وەردەگرت لە هەموو وەزارات و تەقاتوعمان دەکرد بەیەکەوە لەوەی بزانین لەکێ ئەو دوو موچە و سێ موچانە هەنا بەڵام خودی حکوومەتی عێراق رازی نەبوو ناوەکانی وەزارەتی دیفاع و جیهازی مخابرات و ئەمنی عامە و ئەو شتانەمان بداتێ وەکو خۆی مایەوە یعنی عێراق کە خۆی دەوڵەتە بە خۆی ناوەکانی خۆی نەدەدا خۆی ئەجا چۆن هەرێمی کوردستان بیدا ممکنە ئەوە هەندێک ئیشکالی تێدابی بەڵام ئەوە هیچ چارەسەری کێشەکان ناکە کاکە حەکیم چونکە کێشەکە لە مەسەلەی مشکلەی عەدەد هەیە لە بینی هەردوو لا چۆن دەتوانی ینی چارەسەر ناکرێت بە هیچ شێوەیەکەوەیان مهم ئەوان ئێستا مەبلەغێکیان دانایە لەو فەسڵی یەکەم لەو مەعاشات کە 930 میلیارە لە فەسڵی یەکەم و بە تەسەووری من وابزانم لە فەسڵی 2 تریلیۆنە کوشتێکیان دانایە لۆ تەقاعود کلەن کە دەکاتە 10 تریلیۆن و شتێک يعني هەرێمی کوردستان ئەگەر مانگانە چونکە تا ئێستا ڕقەمەکی دقیق نییە هەندێک برادەر کاتی خۆی کە چاکسازی کرا وتیان مانگانە ئێمە پێویستیوان بە 850 میلیارە ئێستا لۆ موچە دواتر هەندێ برادر دەیان گۆ 900 هەندێکیان دەڵێن 930 هەندێکیان دەڵێن 950 تا ئێستا ڕقەمێکی حەقیقی نییە کە چەند پێویستە لۆ موچە بەڵام ئەگەر با بڵێن 900 میلیارێک پێویست بی تقریبا بە تەقاعود و بە فەسڵی یەکەم نزیک دەبینەوە لەو ڕقەمەی کە پێویستە لۆ مەعاشات لۆیە مەسەلەی ژمارە مهم نییە مەسەلەکە زیاتر لە تەخسیسەکەیەوە تەخسیسەکەش تا حدێکی باش دانرایە ینی نزیک کرایتەوە لە واقع باشە کاکتۆر سەبارەت بەو بڕیارەی دادگای فدرالی لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان داوێتی لە 6 یانزەی 2022 حکومەت بۆتە کاربەڕێک کرد پەرلەمان بەو پێ بێت هەڵوەشاوەتەوە سەرۆکێرم لە کارەکانی بەردام بێت تا هەڵبژاردن تا سەرۆکێکی دیکە کێشە دروست ناکە بەوە ئیتیفاقی کە کراوە بڵێن ئێوە حکومەتێکی کاربەڕێکردتان هەیە توانای ئیتیفاقی نەبووە نا تەسەووڕ ناکەم چونکە هەر حکوومەتێک بیت ئەزانی هەندێکیت هەیە قانونە کاکە حەکیم ئەتو ناتوانانی لە قانون لای بدەیت حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک رازی نەبووە پێشتر بە خۆت دەزانی لەو زمانەی کە ئێمە لە بەغدا بووین لە 2007ەوە کە نەوتەکەی هەمووی کامل ڕادستی بەغدا بکات و بەغدا بیفرۆشیت رازی نەبووە بە هیچ شێوەیەک بەڵام کاتێک کە قەرارێک لە دادگایەکی نێودەوڵەتی دەرەچیت چه حکوومەتی کار بەڕێکەر بی چه حکوومەتێکی کامل و سەلاحیات بی طبيعية كأو اتفاقية بكات باشي أو بتصوري من أمر قانوني نيم يعني بازور لا ياسات تدخل نكم شو كان عندك زار لياسايا لا خلشي ياساش ياساناسي شمن تورد بمدلهم زور تدخل ده كان لمسائل مالي وليش نازانا
ئەنجا بامنیش چونکە لی نازانم زۆر تەدەخل نەکەم بەڵام بەتەوەقعی من ئەوانە ئیتیفاقاتی خارجی نین ئیتیفاقاتی داخلین زیاتر لە بینی دوو حکومت و ئیتیفاقەکە جانبەی قانونی هەیە قانون ئەتوی مولزەم کردێکە و ئیتیفاقە بکەی بە تەسەووری من کێشەیەکی گەورە دروست ناکات. بەڵێ ئەی پێدوای شتی دیکەش بەڕێوە بێت لەبارەی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێم لە دادگای فیدراڵی بێت بە تایبەتی لەبارەی داهاتەکان باسی خاڵە سنووریەکان دەکرێت بەرگەیەکی شاتووە لە پرۆژە یاسای بودجە خاڵە سنووریەکان حکوومەتی عێراق ئیدارەیاندا لەگەڵ هەرێم شتی دیکە بەڕێوەیە لە بەغداوە کە حەکیم زۆر شت بەڕێوەیە بە حقات پێت بڵێم ئەزانی کۆ خطەیەکی کامل و شامل دانرایە ئەو جارە و مەزموعەیەک مامۆستای سەرگەورەدایان ینی با بڵێن لە بەغدا باڵەوە ئەوانەی کە ئێستا ئیشەکان دەکەن یێواش خطوە بە خطوە جێبەجێ دەکەن ئەنجا ئەوە نەتیجەی چه هاتی ئەو مشکلە گەورەیە ئەو مەشاکلانە نەتیجەی مەزموعەیەک شت هاتیە خاڵی یەکەم ناکۆچی کورد زۆر ئیستیغلال کرایە لەلایەن با بڵێن نەیارانی کورد ئێمەی کورد مشکلەیەکی زۆر گەورەمان هەیە لە جاتی ئەوەی خۆمان لە داخلی خۆمان یەک بین لە ئەوی بتوانین یەک مووقف بین بەرامبەر ئاخرین بەداخەوە ئێمە نەدوو جیهاتینی نەما 4-5 جیهاتین ئێستا کەس خۆی بە کەس ناداوای لێ هاتیە ئەوە پێویستی بەوە دەکاتە من کاتی خۆش گوتم پێویستی بەوە دەکات کە هەندێک تەنازولات لۆ یەک بکەین باشترە نەک تەنازولات سبەی لۆ نەیارانمان بکەین وە تەسیر لە سەروەری هەرێمی کوردستان بکات سەروەری هەرێمی کوردستان لە هەموو حزبەکان و لە هەموو کەسەکان گەورەترە هەرێمی کوردستان لە هەر هەمومان گەورەترە وەکو هەرێم لۆیە پێویست بەوە دەکات لۆ محافەزە لەسەر ئەو هەرێمە جارێ خاڵی یەکەم دەبێت کورد لە ناوەوە یەک بیت و تەنازولات لۆ یەکتر بکەن لەوەی بگەنە یەک مووقف بن و بەهێز بن لە بەغدا خۆ ئەمە کاتێک کە بەهێز بووین لە بەغدا بە فکرت دێ کاتی خۆی وەزعی کورد چۆن بوو و ئێستا وەزعی کورد چۆنە لە بەغدا وەزعی کورد پێشتر چۆن بوو لە دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا ئێستا وەزعی کورد چۆنە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەگەر دراسەی معاهدی غەربی وەرگرین دەبینین کە ئەمە وەزعەکەمان زۆر بەرەو پشتەوە گەڕایتەوە نەتیجەی ئەو ناکۆچانەی کە هەیە لۆ یەکەم خاڵ دەبێت کورد یەک بیت ئەوە هیچ مەجالی تێدا نییە خاڵی دووەم بە حقات ئێمە دەبێت لە بەغدا ئیتر خۆمان بەهێز بکەین چونکە ئێستا هەموو شتێکی مە لە بەغدایە تەواو وەکو جاران نەما جاران نەوتەکەمان لە دەست بوو دەمانتوانی هەندێک حرەکاتی پێ بکەین ئێستا ناتوانانی ئەوەش نەما نەوتەکە تەسلیم دەبێت بە سۆمۆ بکرێت و سۆمۆ بیفرۆشیت ئەنجا لۆیە دەبی بە ئەوەی من ینی اقتراحی من ئەوەیە کە دەبێ هەموو حزبەکان کاتێک کە لە کوردستانێک دەبن لە بەغدا مەقەڕێکی گەورەیان هەبی و باشترین ئەندامانی مەکتەبی سیاسی حزبەکان دەبێت لەمە دوا لە بەغدا دەوام بکەن ئەمە لە کوردستان پێویستیمان بەو پیاوە باش و بەهێزانە نییە ئێمە پێویستیمان بەو پیاوە باش و صاحب فکرانە لە بەغدا هەیە لەمە دووە ئەگەر ئەوە نەکەین ئێمە ئێستا لە بەغدا زۆر لاوازین ئەمن پێت دەڵێمە من لە 2007 چوویمە بەغدا و پێشتریش متابعی بەغدام کردیەوە لەو فترەی کە تەقاعودیش بوومە زۆر متابعە دەکەم و على طول ینی ئیتصالم هەیە لەگە بەغدا لە هیچ وەختێک ئەمن کوردم لەوەی کە ئێستا لەو لاوازی کە ئێستا هەیە لەوە لاوازتر نەدیتە چکە لە بەغدا دەبێ عەقڵ بەکاربینینەک هێزی بازوو لە بەغدا ئەوە نییە من بڵێ مەها بەرامبەری ئەوەی تڕاوستم نەخێر دەبێ ئەمن قەناعەت بە مقابلەکەم بکەم لە جانبی علمی لە جانبی بە سیاست بە علمیات بە منطق بە عیلاقاتی باش ئەزانی لۆیە ئەمن دەڵێم دەبێ هەرێمی کوردستان لەو لەحزەیەوە بیر لەوە بکاتەوە مەقەڕێکی مشتەرەکی حزبەکان لە بەغدا هەبی ئەگەر هەموو حزبەکانیش هەر ناگەنەیەک مەسەلەن زارێ بە عەلاقەل پارتی و یەکێتی چووکە با بڵێن ئەوان دەسەڵاتەکەیان زیاتر لە دەستا و باشترین کادیرانی مەکتەبی سیاسی خۆیان بنێرنە بەغدا و ئەوانیش لە زڵەوە مەجموعەیەک خەڵکی علمی لەگەریان بیت لەوەی لەمە دوا بە شکلێکی با بڵێن علمیانە و منطقیانە و جوانتر با بڵێن تەعامل لەگە وەزعی بەغدا بکەین وئیلا زۆر شتیتر لە گۆڕەیە خۆ کاکە حەکیم هەر دوێنێ تەبەنا من زۆر لە مێژە باسی ئەو خاڵم کردیە بەس دوێنێ وابزانام دوێنێ بوو یا پێرێ بوو وەزیری نەوتی عێراقی لەگەڵ ڕوودا و قسەی کرد
وتی کاکە ئێمە تەنها بەوە ناوەستین، ئێمە ئێستا دەبێ هەموو عەقدەکانیش پێداچوونەوەی بکەین ئەوەی کە هەیە. یعنی نەتەنها نەوتەکە وەردەگرین و دەفرۆشین، بزانە تەنها ئەوە نییە، لەمە دێین عەقدەکان یەک تەماشەی دەکەین و فەحس و تەدقیقی دەکەین و لە کوێ خلەل هەبی دەبێت چاچی بکەینەوە و ئەو عەقدانە بەو شکلەی کە پێشتر کرایە نابی بەو شکلە بڕوات، کەواتە ئەوە کێشەی زیاتر لۆ ئەو شەریکاتانە دروست دەکات کە ئێستا ئینتاز دەکەن لە هەرێمی کوردستان. نەزانی ئەوە خاڵێکی زۆر خەتەرە کە سەبر ینی یەواش شتەکانیان جێبەجێ دەکەن و ئەوەی کە جەنابیشت باست کرد مەسەلەی خاڵە سنووریەکان کە دەبێ بە هاوبەشی بەڕێوە بچیت، ئەوەش دیسان خاڵێکی خەتەرە لەسەر سەروەری هەرێمی کوردستان بە تەسەووری من، چونکە ئەوە بیدایەتەکە لۆ مەسائیلی گەورەتر لە مستەقبەل و ئەوەیان دەمێکە ئیشی لەسەر دەکەن. ئەوە برادرانی دیوانی ڕقابەی مالی بەغدا کاتێک کە هاتن پار و پێرار هاتن لەگەڵ دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان چوونە خاڵە سنووریەکان لۆ تەدقیقکردنی ئیراداتی خاڵە سنووریەکان لە تەقریرەکەی خۆیان نووسیویانە کە ئێمە باوەڕیمان بەو وەزع نییە کە لە خاڵە سنووریەکان هەیە، لۆیە پێویست دەکا ئێمە خۆمان بین ئەو خاڵە سنووریانە بەڕێوە ببین. ئەجا ینی مخەتەتێکی گەورە بەڕێوەیە. ئەگەر ئێمە ئەو خاڵانەی کە باسم کرد، خاستن ئەو دوو خاڵی کە باسم کرد، بە نەزەری ئەعتیباری وەرنەگرین و ئیشی لەسەر نەکەین، شتی تری خراپتری خوانەخواسا لە مستەقبەل لە دوو دێت. ئینشا ئەڵڵا خوا ڕەحم بە هەمومان بکات و دڵمان ساف ببی بەرامبەر یەک و یەک بگرین و بتوانین بە شکلێکی بە یەک مووقیفی بەرامبەر بە نەیارەکانی هەرێمی کوردستان بوەستین. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر، سێ خولەکمان ماوە سەبارەت بەوەی کە پێشبینی دەکەی لە نەوەی مانگە بۆ نمونەکەی یاخود بوجە بچێتە بواری جێبەجێکردنەوە، چونکە ئێستا کێشەی موچەشەیە لە کوردستان، ئەو پشکەی کە هەرێم هەیەی زیاتر لە تریلیۆنێک مانگانە بۆی بنێردرێ؟ ئەزانی ئەو بە حقات لێرە کێشەکە لە بینی خودی شیعەکانە، هەندێکیان تۆزەک نەرمی دەنوێنن لەوەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ڕازی بکەن، هەندێکیان زۆر توندن، هەر زۆر توندن، ینی هەر قسەیان لەگەڵ ناکرێت بە حقات، وەوانەی کە توندن قووەتەکە ئێستا لای ئەوانە حەزەکەم بزانی، بە خاستەن لە جانبی مالی قووەتەکە هێزەکە لای ئەوانە ئێستا حالیە. ئەجا بە تەسەووری من ئەوانی زەختیان زۆر لەسرە، ئەمن کاتی خۆی تەسەوورم دەکرد کە لە نهایەتی مانجی 5 چونکە خەڵک زۆر دەیان گۆ لە بیدایەتی 5 و هەندێک گوتیان 5 دەبێ بودجە پەسەند بکرێ، من لەو کات گوتم نەخێر لە نهایەتی مانجی 5 تەسەووری نهایەتی مانجی 5م دەکرد، بەڵام بە تەسەووری من 1-2 هەفتەی تر نابات تەواو دەبێ ئەو مەوزوعە یەکلایی بکرێتەوە، چونکە زەختێکی زۆر لەسەر حکوومەتی عێراق هەیە لە مەسەلەی پەسەندکردنی بودجە لەلایەن چاو خەڵکانەی کە دەبێت عین بکرێن دابمەزرێن، ڕۆژانە مزاهرە هەیە لە وەسەط و لە جنوب، چ ئەو مەشروعانەی کە ڕاوەستاون دەبێ پارەی لۆ تەرخان کرایە دەبێ ئیش تێدا بکرێت، چ هەندێک مەشروعی نوێ کە حکوومەتی عێراق خۆی وعدی دایە لە کاتێک کە ڕئیسی وزەرا لە بەرنامجی با بڵێن حکومی دەبێت جێبەجێ بکرێن. لۆیە زەختێکی زۆر لەسەر خودی ڕئیسی وزەراش هەیە و لەسەر ئیتاری تەنسیقیش هەیە کە دەبێت بە زووترین کات بودجە پەسەند بکرێت لۆەوەی کە ئەو وعودانەی کەدایانە جێبەجێ بکەین. ئەوەی کە مرتەبطە بە هەرێمی کوردستان بەڵێ ئەگەر بودجە پەسەند کرا ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان تقریبان مانگانە تریلیۆنێک 150 تا تریلیۆنێک 200 ملیار دینار مانگانە حسەی دەبیت کە ئەو پارەیە خەراب نییە، دەکرێت موچە مانگانە لە وەختی خۆی بدرێت و دەکرێت هەندێک پرۆژەش بکرێت، چونکە نیوەی داهاتی خاڵە سنووریەکان لە حکوومەت دەمینی و هەندێک ئەو ڕسوماتی تر هەمووی لۆ حکوومەت دەمینی. بە تەسەووری من پەسەندکردنی بودجە ئێستا لەو زڕوفە لە پەسەند نەکردنی باشترە لۆ هەموو لایەک، بەداخەوەش حکوومەتی عێراق تا ئەو لەحزەیە 400 ملیار وعدیدایە کە مانگانە لۆ هەرێمی کوردستان بنێری، چونکە نەوتەکە ڕاوەستاوە بە تەسەووری من 400 ملیار کافی نییە و ئەمن لۆیە دەڕێم لە بەغدا زۆر لاوازین، چونکە ئەگەر خەرچی بە هێزمان هەبوایە هەر لە ڕۆژی ڕاگررتنی ڕۆژی با بڵێن کە ئەتو نەوتەکەت تەسلیم کرد دەبواە لەو کاتەوە داوای 1/12 بودجەی ساڵی 2021 بکرێ کە چۆن حکوومەتی عێراقێک لەسەر 12 لۆ خۆیان سەرفەکات و ئێستا ئێمەش بنودی موازنەی ساڵی 2021مان جێبەجێ کردیە، چکە تا ئەو لەحزەیە لەسەر موازنەی 2021 دەڕوا عێراق بنودەکانمان جێبەجێ کرد لەلایەن حکوومەتی هەرێم، کەواتە حکوومەتی هەرێم دەبێت 1/12 لەو بودجەی ساڵی 2021
21 وەرگری کە تقریبان بە حدودی 900 و شتێک ملیارە مانگانە دەبواە لەو ڕۆژەی کە ئیتیفاقە کرا و نەوتەکە دەسلیم کرا حکوومەت یارێم داوای ئەوەی بکردوایە پێداگیری بکردبایە و لە ناحەیە علمیش قەناعەتی بە بەرپرسانی وەزارەتی دارایی و حکوومەتی عێراق بکردایە بەڵام بەداخەوەەوە نەکرا کە نەکرا دەبێ ئینتیزاری پەسەندکردنی بودجە بکەین ئینشاءالله و بە تەسەووری من لە 1-2 هەفتەی داهاتوو دەبێ ئەو مەسەلە کۆتایی بێت. بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی مادومان کردی سوپاسی ئامادەبوونی جەنابەت دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان سوپاس.